لە سەردەمێکین کاپرس و نیگەرانیەکان زیاترە لە پێچەوانەکەی هونەر هەمیشە وەک ئاوێنەیەک هەوڵی داوە ئەو هەست و پرسانە پیشان بات کە لە ناخی مرۆڤەکانە هەڵیان گرتووە. بیم ئەو ئەزمونە هونەریەیە کە لە نێوان یادەوەریەکانی جەنگ و ترس و چارەنووسی مرۆڤ دیالۆگێک دروست دەکات. سڵاوتان لێبێت بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری بەڕێزان شەماڵ سەعدوڵڵا خاوەنی پێشانگا، باڵا ئەحمەد شێوەکار، شکوور بڵباس شێوەکار. زۆر بەخێر بێن. سپاس. کاک شەماڵ سەرەتا ئەمەیە پرسیارێک ئاڕاستەی جەنابە بکەم. پوچگەرایی و زەرد هەڵگەڕاو بۆ وا سەر و سیمای تابلۆکان تیدا پۆشیوە؟ بەڵێ طبعاً ئەمە شمولی ناوەڕۆکی تابلۆکانەکات، بۆیە من دەبێت لێرە باسی ناوەڕۆکی تابلۆکانت بۆ بکەم. بابەتی نێو تابلۆکان بابەتێکی فعلەن تراژیدیە، ئەوەی کە من ئیشم لەسەر کردووە، بابەتی ئێستای ئێمەیە، مرۆڤی ئێستا. من بە چەند ئاڕاستەیەکیشە ئیشم لەسەر کردووە. مەسەلەن مەسەلەی ڕەنگ لای من زۆر تعبیرە، لە زۆر گرنگە بابەتی ڕەنگ، بۆی کە تۆ کەرەستەیەکی زۆر گرنگە توانی زۆر شتی لە ڕێگاوە بڵێ. بۆیە مەسەلەی زەرد هەڵگەڕاوی یاخود ڕەنگی زەرد لە هەندێک شوێن کە زاڵەوە ئەوانە بەشێکی زۆری پەیوەندی بە و بابەتەوە هەیە کە من ئیشم لەسەر کردووە. لە لای کەشەوە مەسەلەی ئەو دیدە تا ڕەدەیەک نەهیلیستیە یاخود ئەو ناومێدیە کە لە ناو ئیشەکانە هەیە، ئەوە بابەتەکانن کە وا دەڵێن. ینی من ئەتوانم بڵێم زۆر بەو ڕادێژ مەبەستدارانە ئیشم لەسەر ئەوە نەکردووە کە وابم. ئەوە خودی بابەتەکەیە کە بۆ ئەوەی بردوم کە من بەڵام کە سەیری تابلۆکانەکەی یەکسەر ڕەنگی زەرد دەبینیت. بەڵێ بە تاکید تەمان بەشێکی بۆ من ئەکرێ بڵێم چێژە، بەشێکی دیکەشی ئەوەیە کە من لەسەر ئەو قەزەیە کە ئیشم کردووە تۆزێک شمولی ئەو یەئس و نائومێدی و دڵتەنگی و بێزاری و نادڵنیاییە دەکات کەوا ئێمە وەکو مرۆڤ تێیداین. بۆیە ڕەنگە هەندێک جار بە شێوەیەکی ناخود ئاگاتەوە دەست بۆ هەندێک ڕەنگە بی لەبەرەوەی لەو شوێنەیە تۆ پێویست بەوەیە. هەر لەسەر ئەو مەوزوعەی بخۆی بەگشتی لە ئەزمموی ئیشەکانی خۆشی شەماڵ تا ڕادەیەک لا ئیرادی ئەو ڕەنگێ بەکارهێناوە، بۆیە ینی زۆر جار وەکو بڵێ ئاشنایە لەگەڵ ئەو ڕەنگە. ینی ئیتر هەرواش وەکو ستایلی خۆشی توانیوێتی ئەوە بەکار بێنێتەوە و هەر خۆشی ئاماژەی پێکرد، ینی بابەتەکەی ئەوە دەخوازێ ڕەنگی زەرد گونجاوتر بێ و زۆر جار کە ڕەژ یاخود قاوەیی بەکارهێناوە ئەوە بڵێ حساباتی هونەرمەند خۆیەتی دەتوانێت جوانتر خۆی پیشان بدات، یعنی گونجاوترە زەرد لەگەڵ ئەو ڕنگانەی تر کە عنی ئەو بەکاری دێنێت ئیتر بۆ فۆرمەکانێتی بۆ ئۆشتانەی کە سکێچە یاخود ئەوانە زەرد بۆ لای منیش وەکو بینەر بۆ منیش پێم وایە ڕەنگێکی گونجاوە. خۆی من پێم وایە دەستپێکردنی هەر کارێکی هونەری ڕاستە لە بیداتەوە تۆزێک هونەرمەندەکە پێویستی بۆیە تۆزێک بیر لێ بکاتەوە، بەڵام کاتێک دەست دەکە بە کارێکی هونەری وەکو بە پێچەوانەی کرێکارێک یان وەستایەکی باڵەخانە یانیش ئەندازیارێک کارەکە دەکاتن، ئەو دەچێتە قۆناغێکی ترەوە لە کاتی ئیشکردنەکە. ڕاستە بیداتە پلانێکی بۆ داناوە چۆن ئیشەکان بکە، چۆن تابلۆکە دەست پێ بکە، بەڵام کاتێک پرۆسەی دەستپێکردنی کارە هونەرێکە دەست پێ دەکات و دەکەوێتە ناو ئیشکردن، ئەوی تر یعنی پرۆسەی بیرکردنەوە دەست پێ ناکاتن چیتر لێرە، بەڵکو دەکەوێتە ناو
جۆرێک لە ئیشکردنێکی نەست زاڵ دەبێت لەسەری خۆی کاری هوەری تۆ دەتوانی مەسەرەن هەست و نەست و دەستە بەکاری دێنیت هەرسێ لایەنەکە ئەگەر لە ناو کارێکی هوەری توانیت زاڵ بیت لەسەری ئەکید کارێکی سەرکەوتوو دەبێتن بەڵام تۆ لە کاتی ئیشکردندا من خۆم وام ینی هیچ بیرکردنەوەیەکی ئەو تۆ نییە لە گۆڕێک کە تۆ چۆن ڕەنجێک بەکاردێنی تابلۆکە چۆن کۆتایی پێدێنی چۆن دەتوانیت مەسەرەن ئەو ڕەنگەی پێویستە زاڵ بیت بەڵکو تابلۆکە خۆی داوات لێ دەکات بابەتەکە خۆی داوات لێ دەکات مەسەرەن زۆر جار کاری بچی هوەری تۆ دەست پێ دەکەی بیری لێ دەکەیت تۆ مەسەرەن ڕەنگێکی زەرد زاڵکەم لەسەڵی بەڵام لە کاتی دروستکردنی سکێچ و بەرهەمهێنان و ئیتر کۆمەڵێک ڕەنگ تێکەڵکردن و کۆمەڵێک کەرستە بەکارهێنان ئیتر هەز دەکەی ئەو ڕەنگە بۆی نابێت ئیتر ناساری تۆ حاڵەتێکی زۆر نەست زاڵ دەبێت لەسەرت دەو کاتانە ڕەنجێک دەردەسێت ڕەنگە خۆت بیرت لێ نەکرد بێتەوە لە بیدایەتەوە بیم چۆن لە بیرۆکەیەکەوە بوو بە پرۆژەیەکی هوەری بڵێ بیم ئەم پرۆژەی کە ئێستا لە شێوەی پێشانگایەکەی بینن لێرە من ساڵانێکی زۆرە لەسەر چەند بابەتێک ئیشمە کرد کە لای من سەرەتا بیم نەبوو ئیشکردنی ئاسایی خۆم بوو سەرەتاش بابەتەکان زیاتر تۆزێک گەڕانەوە بوو بۆ ڕابردوو زیاتر چیرۆک ئامێز بوون بەڵام من وا ئیش دەکەم هەمیشە کە لەسەر بابەتێک ئیشەکەم لەسەر کۆنسێپتێکی گشتی کە ئیشەکەم زۆر خۆم دەدەمە دەستی بابەتەکەوە بۆ چۆم دەبات یعنی هیچ سنوورێک بۆ خۆم دانانم کە بڵێم بە دیاریکراوی من لەسەر ئەم بابەتە ئیشەکەم لەبەرەوەی یەکێک لەو شتانەی کە زۆر بەلامەوە گرنگ ئەوەیە کە زۆر ئازاد بیت لە کاتی چۆن لەسەر تابلۆ و لە کاتی ئیشە بە هەمان شێوە تۆ لە ناو پرۆژێکەشا بە هەمان شێوە ئەو ئازادیەت هەبێ ئازادیەکی تەواو ڕەها هیچ شتێک پابەندن نەکە بۆی کە تۆ بۆ چۆ ئەچیت ئەو شتانی کە ئاراستە دەکەن تەبەن تۆ لە ناو پرۆسەیەکی بیرکردنەوەیە وەکو کاکشکوروتی فەلەن ئەوە منیش زۆر هاوڕام لەگەڵی کە کاتێک کە تۆ دەچیتە ناو یەکێک لە چیرۆکەکانەوە یەکێک لە تابلۆکانەوە ئیدی ڕەنگە لەوەیە پێویست بە بیرکردنەوە نەبێت یاخود بڵێ ڕادەوەستێت لەبەری تۆ دەکەویتە ناو نەزمێکی دیکەوە تۆ خەریکی شتی دیکەی خەریکی ئەوەی کە تۆ تەرجەمەی ئەوەی کە هەیە لە ناو بیر و ڕوئیا و دنیابینی تا بۆ فۆرم و ڕنگ و زائیدەن ئەو یاریەی کە خۆت ئەیکەی لەسەر ئیشە هونەریەکە من بابەتە زۆر تراژیدیەکە دەتوانم بڵێم کە هاتە ناو ئەو پرۆژەیەوە یەکێک لەو سەبەبانەی کە من زۆر چوون بۆ لای ئەو بابەتی بەتایبەتی ئیشی ئەتۆمەکان و ئەو هەموو تەقینەوە و ئەوە ئێمە بخۆمان لە ناوچەیەکە ژین ناوچەیەکە هیچ کاتێک بەداخەوە تەبەن هیچ کاتێک شەڕ لە ئێمە دوور نەبووە هیچ کاتێک بۆمب و تەقینەوە و چ بە دەنگ و چ بە ڕەنگ و چ بە هەموو شێوەیەک ئێمە هەمیشە لە ناو ئەو ژینگەیە بووینە بۆیە من پێم وایە بۆ هونەرمەندێک کە لەم جوگرافیایە یابێت شتێکی سیر و نامۆ نییە ئەگەر هەمیشە لەسەر بابەتی تەقینەوە و جەنگ و ئەوانە ئیش بکات بەڵام وێنەیەکی گەورەتر لای من هاتە ناو بابەتەکەەوە ئەویش ئەو جەنگە گەورانەی لە ئاستی دنیاە ئێستا کە هەن ئەگەر ئەوەی خۆمان لۆکاڵی بن ئەوانە نەخێر بابەتەکە زۆر لەوە گەورەترە بە تایبەتی لە دوای شەڕی ئۆکرانیا بۆ من کە بابەتی چەکی ئەتۆم یەکێکە لە بابەتە هەرە بووکۆڵێ گرنگەکانی ڕۆژ کە هەمیشە باسەکرێت هەمیشە وەکو ئێمە زۆر جاروک و هەواڵێکی ئاسایی ئەمە باسەکرێت بەس لای من هیچ کات ئەوە هەواڵێکی ئاسایی نییە ئەوە شتێکە من هەمیشە دەمتۆقێنێت هەتا ئەو ڕادەیە یعنی تا بڵێ من تەمەن ناونیشانەکە لەوێەوە هات بیم وشەیەکی کوردی زۆر گرینگە لە ناو زمانی کوردیە باش ئەوەی من ئەپێکێت کە ڕێک ئەو نیگەرانی و ترسەقوڵە کە من لەژێر کاریگەریە ئەو ئیشانم کردووە ڕێک ئەوە دەپێکێت بۆیە ئەوەی کە تۆ دەیبینی لێرە ینی ڕێک ئەوەیە کە ئێمە ئێستا تێیداین وەکو مرۆڤایەتی بە ناویشیدا دەڕۆین من ڕێک لە ڕێگای ئەو ئیشانەوە یەکێک لەو شتانی کە زۆر گرینگە بەلامەوە دەمەوێت بیڵێم ئەوی ژەوەیەکە
تەمان بابەتەکە لە لۆکاڵی دەرچووە بۆ من ئێستا بیر لە مرۆڤەکەمەوە پرسیار ئەساسەکە لای من ئەوەیە ئێمە وەکو مرۆڤ خەریکی چین لە سەرزەوی خۆی هەڵبژاردننی مەسەڵەن تایتڵێک یان ناونیشانێک بۆ پرۆژەیەکی هونەری یەکێک لە خاڵە سەرکەوتەکانی هەر ئیشێکی هونەریە مەسەڵەن ئەو هەڵساوە ناونیشانێکی هەڵبژاردووە ڕاستە وەکو ناونیشان ئازارە ترسە شەڕە ئیتر ئەو کۆمەڵک ئەو کێشە و گرفتانەیە کە لە دنیا هەیە خۆی هەریەکە و لەو بۆچنۆش بۆ هونەر دەچێتن مەسەڵەن چی هونەرە یاخود چی هونەر نییە مەسەڵەن ئەوەی هونەرە تۆ کاتێک بینێر تەمەشا دەکە مانایشی ببەخشی بە بینەرەکە واتە کاری هونەری کارێک نییە تەنها بۆ ڕازاندنەوە و نەخش و نیگار و ئیتر لەگەڵ خەنەفەکەت بگونجێ یان لەگەڵ پەردەی ماڵەکەت بگونجێ بەڵکو دەبێت کاری هونەری کارێکی مانابەخش بێتن ئیتر ئەویش یەک لەو خاڵە سەرکەوتوانەی کە من پێم وایە توانیویەتی بەدەستی بێنێ هەڵبژاردننی تایتڵێکی زۆر هەنوکەییە و هەمومان وەکو دڵی لە بەردەم ئەگەرێکی بەکارهێنانی ئەو چەکە ئەتۆمیانە داین هونەری ژێشێکە لەو ڕێگایانەی کەوا لە بینەر بکاتن کە هۆشیاری بکاتەوە بە ئاگای بێنێتەوە کاتێک بەرامبەر تابلوێکی هونەری ڕادەوەستێتن و پرسیارێکی لەلا دروستکە ئیتر هونەر هەر ئەوە نییە بۆ نمونە بەس بیت و دەستخۆشی لێ بکەم من پێم جوانە تەنها هونەر نییە بەڵکو کاری هونەری جددی کاری هونەری مانابەخش ئەوەیە کە تۆ کۆمەڵێک پرسیارت لە بۆ دروستکە کۆمەڵێک ڕوئیای تازت لە بۆ ژیان و بوونی خۆت دروستکاتن وڵا ئەگەر ئیزافەیەک بخەمە سەر بابەتەکە ئەو پیشانگایی شەماڵ گرنگەکەی لە چیدا بەتابەت کەمە دەڵێن پیشانگا تەنها پیشانگاکە ناوەک ئەوەی کە فیدباکێکی باشی هەبوو بەڕاستی تابلۆکان دەتوانم ئەوە بڵێم کە شەماڵ هونەرمەندێکی زۆر وەکو بڵێ پاکە لە ئیشەکەی خۆی چۆن زۆر خۆڕستکە یعنی هونەرمەندێکە تەواوی ئیشەکانی تایبەتە بەخۆی بەویستی خۆی بەبێ ئەوەی کە هەڵبژاردەی کردبێت لەوەی کە یان حسابی ئەوەی کردبێت کە بۆچێ ئیش دەکات ئەو سەرەتا بەخۆی ئیشی کردووە ئەو شتانی کە بیری لێ کردوتەوە یعنی دەرونی یان کاریگەری هەبوو بەسەردا ئەو تابلوانەی بەرهەمهێناوە وەکو کەمێک وەکو توانجێکیش لەوەی کە ئەگەر باسی کۆمەڵگای خۆمان بکەین یاخود هونەرمەندەکانی خۆمان فیدباکی پێشانگاکە بۆچی دەگەڕێنمەوە ئەوەیە کە شتێکی تازەیە یعنی هەم لە ڕووی تەکنیک هەم لە ڕووی بابەت و چۆنیەتی داڕشتن ئەوانە کە شتێکی تا هەز دەکەی بینەرتینووی ئەو ئیشانەیە و دواتر مەبەستی من چ بوو لەوەی بەداخەوە هەندێک هونەرمەند هەن ینی کەمێک زیاتر لە جوگرافیە خۆمان دەرچوونە لەوەی کە هەندێک مۆدیلی ئیشکردن یاخود ستایلی ئیشکردن ئەوە وەکو بڵێ کە تۆ لەو کۆمەڵگایە پیشانی دەدەی کەمێک نامۆیە فیدباکەکان ڕەنگە بە پێویستی هونەرمەندەکە نەبێت بۆیە ئەمن ئەو پیشانگایە بۆ دەگەڕێنمەوە کە کۆی گشتی بابەتەکان حتا هەموو دەست و پەنجەی هونەرمەندەکەی پێوە دیارە هەموو شتەکان زۆر خۆڕسکانن و دەکرێت شتێکی ئەوها نایە پێش بەرهەم بێنێت. سپاس. کاک شەماڵ باس لە دیالۆگەکەیت لە نێوان فۆرمە دێرینەکان و جەنگە نوێیەکانە ئەم باس و خواسە چۆن لە نێو تابلۆکانە ڕەنگی گرتووە؟ وڵا ئەوە هیوادارم ئەوەم پیشان دابێت لەبەرەوەی یەکێکە لەو شتانی کە من زۆر بەلامەوە گرنگە زائیدەن یەکێکە لەو بابەتانی کە زۆر دێت و دەچێت لە ناو بیرکردنەوە و ئیشکردنی منە من کە باسی ئەو نیگەرانیە دەکەم کە هەیە ئەو ترسەی کە هەیە لە دوای ئەوەشەوە پرسیارێکی دیکە هەیە ئەوی ژەوەیە کە ترس لە چی؟ خۆ ترسەکە تەنها ئەوە نییە ترس لە نەمانی ئێمە کە ئێستا هەین ترسەکە زۆر لەوە گەورەترە ئێمە لە بەرامبەر مەترسیەکەین ئەو مەترسیە تەنها ئێمە لە ناو نابات ئەو مەترسیە هەرچی هەمانە ئەکرێ لە ناوی بەرێت لەبەرەوەی من وابیرەکەمەوە بەڕاستی کە ئێمە مرۆڤایەتی ئیتر کەوتوینەتە سەر ڕێگا هەڵە و خراپەکە کە ئەکرێ لە
وێرانکردنی هەموو ئەوەی کە هەیە لەوەیە سەر بنێتەوە. منیش تەمەەن بە تەنیا من وابیر ناکەمەوە، ئاڕاستەیەکی زۆر لە دنیا هەیە وابیرەکاتەوە، بەڵام من ئێستا زۆر هەستی پێ دەکەم کە بەداخەوە پێشکەوتنە مەترسیدارەکانی مرۆڤ خەریکە بەرەو ینی داهاتوویەکمانەبا کە گرێنتی مانەوەی هیچ شتێک ناکرێت. تەنانەت ئەو شتانی کە ئێمە لە شێوەی کللتور و مێژوو و ئاسار و ئەوەیە لە ڕەنگە تەمەنیان هەزاران ساڵ بێت کە ماونەتەوە هەتا بەم سەردەما گەیشتون، بەڵام چیتر مرۆڤی سەدەی 20 و 21 ئەو توانە بەهێزەی هەیە کە ئەگەر بۆی بکرێت هەمووی لە ناو بەرێت، هەموو ئەوەی کە هەیە بیسڕێتەوە لە ناوی بەرێت. بۆیە من لێرە و لەوێ بە شێوەی هەندێک جار مشەوە، هەندێک جار بە شێوەی بزر یان ئەوەی کە بە شێوەی شکاو هەندێک مفرەداتی ناو مێژووم بەکارهێناوە، هەندێک جار جۆشم بۆ نەداوە بەڕاستی هی منتیقەی تەنها جوگرافیای ئێرە بێت یان هی شوێنێکی دیکە لە بەرەوەی کێشەکە کێشەی ئێمە وەکو مرۆڤ، ئێمە هەمومان یەک کەیسین. ئیتر من زۆر خۆم بەوە خەریک ناکەم بەڕاستی کە من لەسەر ناوچەیەکی دیاری کرا و لەسەر شوێنێک لەبەروی بابەتەکە بابەتێکی زۆر گشتگیرە، بۆیە فیگەرێکی مەسەلەن ساندرۆ بۆتیچیلی لەگەڵ پەیکەری ئاشوربانی باڵ یان گلگامێش لای من هەمان قیمەتیان هەیە، لەبەرەوەی هەمووی گرینگە، ئەوانە هەمووی بەشێکن لە تاریخی ئێمەی مرۆڤ. بۆیە من بەبێ جیاوازی دەستم بۆ هەموو ئەو مفرەداتانە بردووە کە پێویستمە بۆی کە ماناکەم بگەێنم لەو شوێنەی کە ئەو ئیشەم تیا کردووە. خۆی مەوەز لە پرسیارەکە ئەگەر ئەو دایلۆگە بێت کە لە مابەینی بینەر و تابلۆی هونەری دروست دەکرێتن، مەسەڵەن دروست دەبێتن، ئەوە یەکێکە لەو خاڵانەی تر دەتوانین ئاماژەی پێ بدەین کاتێک بینەر بەرامبەر تابلۆیەکی هونەری دەوەستێت و سەیری دەکاتن. لێرەدا تێکەڵاو بوونی دوو ئاسۆی بینینە، مەسەڵەن ئاسۆی بینینی هونەرمەندەکە لەگەڵ ئاسۆی بینینی بینەرەکە، و هەردوو ئاسۆکە تێکەڵاو دەبێتن، ئاسۆیەشی نوێ دروست دەبێت، وەکو گادەمێر لە فەلسەفەکەی باسی دەکاتن و ئاماژە پێ دەدات. دروستکردنی ئەو دایلۆگە لە مابەینی تابلۆیەکی هونەری و بینەرێک ئەگەر هونەرمەندەکە گەیشت بێتەوە ئاستەی بتوانێت ئەو پرسیارە دروست بکاتن، ئەو دایلۆگە لە نێوان بینەر و تابلۆی هونەری دروست بێ، ئەوە قۆناغێکی زۆر سەکوتوی بڕیوە هونەرمەندە بتوانێت لە ڕێگای بەرهەمە هونەریەکەیەوە، چونکە کاری هونەری سەرەتا مەسەڵەن ڕاستە هونەرمەندەکە خاوێنێتی، بەڵام کە نمایشی کرد کە نیشانیدا ئیتر هیچ کرد مڵکی هونەرمەندەکە نییە و هونەرمەندەکەش ناتوانێت چوارچێوەیەکی زۆر دیاریکرا و چەمچێکی بۆ دیارکە کە دەبێ ئەمە مانای ببەخشێ، لەوانێ بینەر بێت ئەو ئاسۆ لە ئەنجامی تێکەڵاوکردنی ئەو ئاسۆی بینینی خۆی و لەگەڵ کارە هونەریەکە مانەیەشی جوانتر دروست دەکات. خۆی هونەرمەندیش کاتێک دەست بۆ ئەو بابەتانە دەبات، بە تایبەت ئەو بابەتەی کە شەماڵ ئیشی لەسەر کردووە لەوێوە هاتووە کە ئەها هونەرمەند کارکتەری وایە بۆ منە زیاتر بە دوای جوانیە دەگەڕێت و شەڕیش دژی جوانیە. یعنی تۆگە تەماشا بکەیت هەرچی کولتورە هەرچی مێژووە ئەوانە کە لە ڕێی شەڕەوە جا شەڕی چ بڵێن ناوچەیی بێت یاخود گشتی بێت، تەنها جوانی زەرمەند دەبێت لەو بینەیە و کە ناشگەڕێتەوە. دەتوانم بڵێم ئەو خاڵەیە کە تر دەستپێکی بیرۆکەکانە و کاری هونەریش ئاوایە کە تۆ لە شوێنێکەوە دەست پێ دەکەی شتی دواتریشی بەدوادادێت، وردە وردە بیرۆکەکانت گەورەتر دەبن. لە تێڕوانینی تابلۆکانتە جوڵە و وزەیەکی تووڕە و گزارشکراو دەبینرێت، بۆ بینە ڕائەکێشیتە نێو ئەو ئەتمۆسفێرەتەوە. مەسلەی ئەو جوڵەیە کە لە ناو تابلۆکانە هەیە، یاخود ئەگەر مەبەستت حرەکەی ڕنگ بێت یاخود قووەتی ڕنگ لە جوڵەکردنە، ڕەنگە ئەوە بەشێکی زۆری پەیوەندی بەو ئەجواءەوە هەبێت، بەو لەحزەیەوە هەبێت کە من لە کاتی ئیشکردنە بۆ خۆم دروستی دەکەومە ناوی. بۆیە من لەوێ وەکو باسم کرد لە سەرەتا
بەشێکی زۆری ڕەنگە پەیوەندی بە و ئازادیەوە هەبێت کە من بەخۆمی دەدەم لە کاتی ئیشکردنە ئەمە لە ڕووی جوڵە پێکردنی ڕنگ و چۆنێتی وەشاندن و هێنان و بردننی ڕنگ لەسەر تابلۆ یاخود پەنا بۆ چی کەرەستە و مەتریالێک گەبیت و ئەوانە ئەوەی دیکە لە پەیوەست بە مەسلەی بینەرە حتمما کە لەسەر بابەتێک ئیژەکەم هەمیشە ئەوم زۆر بەلاوە گرنگە ئەو ڕووداوەی کە من ئیشی لەسەرەکەم کە چۆن خۆم چوومەتە ناو بابەتەکەوە چۆن لەگەڵ یا تێکەڵ بوومە چەندی بتوانم زیاتر وا بکەم کاریگەرتر لای بینەریش دەرب هەرچەنە من ئەو کاتە بیرم نییە بەڕاستی بۆم گرنگ نییە کە چێ دەیبینێ ئەکرێ هەر نەیبینێت چەندین ئیشەیە هەر من ئەو هەمیشە ئیشانم زیاترە لەوانەی کە بیندراوە ئیشە نەبیندراوەکانم زیاتر لەوانەی کە ئازیانەکەم یعنی وەڵامی ئەو پرسیارە ئەوەیە کە من بۆ خۆشم وایە دەکرێت بۆ بینەرێکی ئاسایی جوابێت تابلۆکان پڕن لە جوڵە یعنی هیچ لەمسەیەکی ڕاوەستاوی تێدا نییە یعنی بە جۆرێک لە جۆرەکان ڕاستە ڕەنگی زەرد زاڵە بەڵام کە نزیک دەبی و پڕ لە ڕنگ یعنی سەبەتایبەت ئەو تابلۆیە بۆ من کە نزیک دەبی و پڕ لە ڕنگ و هەر بۆیە زۆریش تایبەتە بەلامەوە پڕ لە جوڵە خەڵک یعنی ماندوو نابێت کاتی پێویستە بۆ ئەوەی کاتێک سەیری تابلۆکە دەکەن جا دواوە سکێچ یعنی فۆرم هەیە کە دەتوانێت خەڵک تێبگەێنێت مەبەستەکەش چیە ینی تەنها تەجریدێک ڕوود نییە پێم وایە ئەوانە هۆکارم بۆ سەرنجڕاکێشانی کاک شەماڵ یەک لە شتە باشەکانی کە بەکاری دەهێنێت و ئەو توانایی هەیە لە ڕووی ئەکادمیەوە کەسێکی زۆر بەتوانایە بەڵام بەکارهێنانی ئەو لایەنە ئەکادمیە لە ناو ئیشکردنی هونەرێکی نوێخوازیدا ئەم جوڵەی پێداوە توانیوێتی زۆر بەبێ ترس هەم سکێچەکە بە شێوەیەکی ئەکادمی جوان دروست بکاتن و بەرجەستێ بکەم هەم زۆر بەبێ ترسیش ڕەنگەکانی بەکاربێنێتن کەەوەش یەکێکە لەو خاڵە سەرشی و گرنگانەی کە هونەرێکی نوێخوازی دەتوانی بەخۆیەوە بگرێتن ینی زۆر بیر و بۆچوون هەیە باز لەوە دەکات بۆ نمونە ئەگەر هونەرمەندێک خەریکی نوێخوازی بێتن لەوانەیە لە ڕووی ئەکادمیەوە توانایەکی وای نەبێت بەڵام ئەمە دوورە لە ڕاستی بەڕاستی ئەگەر کەسێک لایەنێکی ئەکادمی باشی هەبێت لە هونەری مۆدێرنەدا زۆر بە سەرکەوتوتر لە هەر لایەنێکی دیکە دەتوانێت بەردەستەی کارێکی هونەری مۆدێرن بکات. من سپاس دەکەم بۆ ئەو بابەتە شتێکم بیرکەوتەوە کە هەمیشە من کە دەست بە ئیشێگەکەم دەتوانم بڵێم سێ شت هەیە زۆر لام گرینگە یعنی سێ مەبدە هەیە لای من زۆر گرنگە کە تەواو بڕوان پێیەتی ئەویش هەمیشە یەکێک لەوانە ئەوەیە کە زۆر بۆم گرنگە من تەعامل لەگەڵ بابەتێکی گرنگ و کاریگەر بکەم لە ڕووی فکری و تیۆریەوە بابەتەکەم گرنگ بێت کاریگەر بێت تابان ئەمەش شتێکە من بڕواشم بەوە نییە کە تۆ بتانی بەدەستکرد وا دروستی بکەیت ئەوە بەشێکە لە ژیان و کارکتەری خۆت کە تۆ بە جۆرەی ئەزمون و بیرکردنەوە و ئیشکردنی خۆت دەکرێت هەر لە هەر قۆناغێکا لەگەڵ بابەتێکە تەعاملەکەی دووەمیان من زۆر بەلامەوە گرنگە لە ڕێگای توانایەکی تەکنیکی بەرزەوە ئەوەی کە لە بیرکردنەوەم هەیە جێبەجێ بکەم لەسەر ئیشەکە چەندی ئەوە هەمیشە شتێکیش ئەوە لای من ڕناوەستێت هەمیشە دەمەوێت لە ئیش دوای ئیش باشتری بکەم لەو ڕوانگەیەشەوە هەمیشەش ناڕازیم لە خۆم لەوەی کەوا یەشتان نەخێر ئەوە سەر ئەو قسەیە چەندین تابلۆ هەیە زۆر جار من کە دەیبینم تابلۆیەکی نایە بە زۆر ینی جوانە هونەریە زۆر بێکێشەیە ڕەنگە بەڵام چونکە خۆی نەگەشتوتە ئەو قەناعەتی کە ئەوەی دەیەوێت ئەوەیە ئەو تابلوێت تێک دراوە نەماوە ئیشێکی تری دەسەر کراوە ئەو ئیشەی کە خۆی قەناعەتی هاتووە دواتر نمایشی کردووە طبعاً تێکدانیش خۆی بەشێکە زۆر جار لە دروستکردنەوەی ئەوەی دیکەی باشتر یەکێکی دیکە لەو خاڵانە کە من زۆر بۆم گرنگە ئەوەیە کە سەرباری ئەوەی کە من هەموو ئەو شتانە دەکەم زۆر بۆم گرنگە کە تۆ جوانی دروست بکەیت تابلۆ دەبێت جوان بێت
جوانی تەنها مەبەستم ئەوە نییە کە طبعاً ئەوە زۆر هەڵدەگرێت هەندێک بە تایبەتی لە زۆر جێگاش مەسەلەی جوانی بابەتێکی زۆر پڕ لە کێشەیە. من مەبەستم دیکۆرەتیڤ نییە، مەبەستم بازار نییە، مەبەستم ئەوەیە کە تۆ حەقێک بە بینەر بدەی لانی کەم ئەوەی کە تۆ یەکەم بینەر خۆتی بۆ تابلۆکەت. من خۆم پێ بینەرێکی زۆر نایابە کە لە بەرامبەر تابلۆیەکی خۆم ڕائەوەستم. بۆیە کە لە بەرامبەر ئەنی پێم وایە باشترین کەسم کە سەیری تابلۆیەکی خۆمەکەم بۆ لەبەرەوەی ئەگەر ئەو تابلۆیە بە فلتەری خۆمە تێپەڕی کەواتە من دیارە لێی ڕازی دەبم. واتە هەم بینەریشی هەم هونەرمەندیشی. لەو حاڵەتەیە ئەگەر من کۆمەڵێک شتم دەست نەکەوت لە بەرامبەر تابلۆکەی خۆمە، یەکێک لەوانە مەسەلەی چێژە، مەسەلەی بەر بابەتەکە بکەویەوە جارێکی دیکە زائیدەن مەسەلەی توانای تەکنیکەکەشە، تەکنیکە هونەریەکە کە من ئەبێ من تۆ سەرسام بکەم ئەگەر ناکە ئەوەش دیسانەچێتەوە لای بابەتی چێژەکە. ینی لای من ئەم پێوەرانە هەن هەمیشە کە ئیشەکەم ئەم ینی بە شێوەیەکی جەبری بیر لەم بابەتان ناکەمەوە، دواتر بە شێوەیەکی خۆڕسک دەچمە ناو ئیشەکەەوە، ئەمانە لە لاشعورە ئیشی خۆیانەکەن. حەمە هاشمی هونەرمەند لە پێناسیەکە بۆ کارەکانت ئەڵێ ئێستا تیکای خەم، ئەمە زۆر سەرنجی ڕاکێشام. تۆ چی دەڵێی لەسەر ئەم پێناسەی ئەم هونەرمەندە؟ من طبعاً ئەوە بۆم گرینگە کە خوێندنەوەی کاک حەماشم بۆ ئیشەکان یەکێک بوو لەو کەسانی کە دەستی خۆش بێت شتێکی باشی نووسی بوو. ئەوە فیدباکی یەکێک لە بینەرەکانە بۆ ئیشەکان. دیارە ئەوە لای ئەو بابەتی خەمە گەیشتووە کە وای کردووە بنووسێت. ئەوە کەواتە من بەوە ڕازی ئەبم تا ڕادەیەک بۆی کە دیارە من ئەوەم گەیاندووە. ئەوە لەلایەک لەلایەکی کە فعلەن من کە لەسەر بابەتێکی ئاوا تراژیدی ئیشەکەم حتمما من خۆ گوڵ و گوڵزار و بەهار ناکەم. تۆ بابەتەکە تراژیدیە، بابەتەکەش خەمە، بەڵام لای چێ؟ لای کەسێک ئەگەر بە لە ئاستێکی وشیاریە بێت کە فعلەن بزانێ ئەوە کێشە گەورەکەیە. ئێمە دەزانی خۆ هەموو کەس ئێستا لە دنیا دەبیستێت کە ئێمە لە ناو مەترسێکی گەورەیان، بەڵام بۆ پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەو بابەتە نابێ بە خەمی زۆرینە لە ناو کۆمەڵگاکانی دنیاە. من ئەوەی کە بۆ من جێی سەرنج بووە زانی لە ئەوروپا من لەبەرەوەی خۆم بەشێکی زۆر ئیشەکان لەسەر ئەتۆم ئیشەکەم کە لەوانیش زیاتر نزیکە ئەو بابەتە. من زۆرم پێسەیرە زانی کەسێتی تاکی ئەوروپی لە ئێستاە ئەو بابەتی زۆر بۆ گرنگ نییە. تەسەوڕەکەم لە چاو بابەتی دیکەی سەردەما کەمترین ئیش لەسەر ئەو بابەتا کرێت لە کاتێکە لەوێەوە گۆبەنەکە لەوێەوە هاتووە بۆ ئێمەش تەنانەت. جا بۆیە ئەو بابەتە کێشەکە ئەوەیە بۆ خۆی وەکو خەم نابیندرێت. خۆی مەسەلەکە ئەگەر بتوانم یەک خاڵێک بخەمە سەر قسەکانی تو، مەسەلەی تاکی ئەوروپی یان هەر تاکێکی تر لە هەر جوگرافیایەکی تر دەژیتن، مەسەلەی تێگەیشتنی ئەو کەسە پەیوەستە بەو دەوروبەرەی بە گوێرەی ئەو ئاسۆی تێڕوانینەی لە کێشەکانی مەسەڵەن دەوروبەرت و خوێندنەوەی خۆت و تێگەشتنی خۆت جۆرێک لە تێگەشتنت بۆ هونەر و مەسەلەکانی جیهان لۆ دروست دەکاتن. بۆ نمونە ئەو تێگەشتنی ئێمە ئێستا بۆ هونەر هەمانە ڕەنگە سەدەیەک پێش ئێستا ئەو تێگەشتنە بۆ هونەر نەبێتن یان بۆ دەقێکی ئەدەبی نەبێتن. تێگەشتنەکانمان گۆت بەردەوام گۆڕانکاری بەسەردا هێتووە. ئێمە وەکو تاکێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە هەر لە کاتی لێدایک بوومانەوە لە ناو جەنگداین ڕەنگە مەترسی ژیان و مردن و ئەوانە لەسەر تاکێکی وەکو ئێمە زۆر زیاتر بێ لەسەر تاکێکی ئەوروپی کە بە ژیانێکی زۆر خۆش تێدەپەڕێتن خاصن بە درێژایی ئەو 40-50 ساڵەی بەر لە جەنگی ئۆکرانیا مەسەڵەن هەستیان ئەو زیلەی دروست بووە ئەسڵەن هەستی بە ترس نەکردووە. ئێستا کە شەڕ زۆیان لیان نزیک بۆتەوە من زۆر بەرکەوتنم هەیە لەگەڵیان هەست دەکەی ئەوانیش گەیشتوونەتەوە قەناعەتە ئێستا زیاتر لە ئێمە تێدەگەن کە باسی شەڕمان کردووە کە باسمان کردووە ئێمە لە دەستی جەنگ بۆ نمونە هەڵاتوین هەستەکانیان ئەو کاتەوە نەبوو. بۆ نمونە زۆربەی جاردیان گوت بۆ خۆتان بەرگری ناکەن لێوە ئەی چیەکەن لێ بۆ وەکو ئێمە کاتی خۆی باو باپیرانی ئێمە کردویانە بەرگری بکەن. بەڵام ئێستا
ئەوانیش هەست دەکەن ئەو شتانێک کە ڕوو دەدەن لە توانای تاک زۆر گەورەترە بە تاک و نەتەوەیەک و کەسێک ئەو شتانە ناکرێتن بۆیە ینی قسەکان دەبەستمەوە بۆی تێگەشتنەکان دەگۆڕێ بە گوێرەی سەردەم بە گوێرەی جوگرافیا و بە گوێرەی ئەو ڕۆشنبیریەی کە تاکێتی دواتر هونەرمەندیش ڕاستی حەقی خۆیەتی ینی چۆن نووسەرێک توانای نووسینی هەیە ڕەخنە دەگرێت تعبیر دەکات شتێکی مێشکی داگیر دەکات ئاوا دەنووسێ هونەرمەندیش بەو شێوە دەتوانێت وێ نابکە ینی بە تابلۆ دەتوانێت ئەو تعبیرە بکات مرۆڤەکان هەریەک ینی وەکو بڵێ چۆن وەسیلەیەکیان بەدەستەوەی بۆی تعبیر بکەن بۆ هونەرمەندیش یعنی سە من زۆر جار بەلامەوە سەیرەکە خەڵک باسی ئەوە دەکات یاخود بینەر یان هەر کەسێککە بۆ دەبێت تابلۆ تراژیدی بێت یان بۆ هونەرمەند دەبێت ئەوە بەلایەوە سەیرەکە هونەرمەند باسی ئەتۆم دەکات باسی شەڕ دەکات نازانم وێنای بۆ خەڵکە وێنای ئیشی هونەری و تابلۆ چییە تەنها گوڵ و گوڵزارە یاخود شتێکی جوانە تەنها ئەوەیە کە تۆ ژنێک و پیاوێکی گوندی پیشامدەی هەر ئەوەیە شتی زۆر زیاترە ینی هونەرمەند دەبێت تعبیر بکە وەکو هەر ئینسانێکی تری ناو کۆمەڵگە ئیتر چۆنیشە خۆ دواتر ئەو شتانی کە زۆر زۆر گرنگن لە ناو ژیانی ئینسان هونەرمەند هەڵی دەبژێرێت خۆ ناشکرێت تۆ لەسەر هەموو شتێک کار بکەیت بەڵام ئەوە پێم وابێ ئەوە مۆزوعێکی زۆر زۆر گرنگە ینی پەیوەندی بە هەموو ژیانی هەمووی مرۆڤایەتیەوە هەیە بۆیە دەکرێت ئەوە هەبێت فەرموو دەمویست یەک قسە بکەم لەسەر قسەکانی باڵا بۆ نمونە کاتێک هونەرمەندێک ئێمە خۆمان وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وەکو کورد چووکە مێژوێکی زۆر دێرینی هونەریمان نییە و چووکە مێژوێکی نووسراومان نییە مەسەڵەن بمانگەڕێنێتەوە بۆ 50 ساڵ بەر لە ئێستا چەند تابلۆیەک چەند لێکۆڵینەوەیەکی هونەری هەموو ئەو شتانەی ئەمە دەکەین ینی هەر لە دنیا ئەو شتانەی کە دەکرێت کەسێک لە هیچەوە هونەری دروست نەکردووە بەڵکو درێژە پێدەری هەموو قۆناغە هونەریانەیە کە مرۆڤایەتی پێدا تێپەڕێەوە ئێمەش وەکو نەتەوەی کورد وەکو کەسانێک کە لە بواری هونەری شێوەکاری یوش دەکەین بێگومان هونێرێکی ئەوروپیانە دەکەین هونێرێکە کە پێشینەیەکی ئەوروپیانی هەیە بەڵام بەڕوویە بە تەکنیک بابەتەکی خۆمانە هەوڵی ئەو بەرجەستەکردنی ئەو ئایدیا و فکرانە دەدەین کە گرنگە لە لامانوە پێمان وایە کە گرنگە بینەریش بیبینێتن هەرچی هونەری کلاسیک و مەسەڵەن سەردەمە قۆناغەکانی ڕێنیسانس وانەیە ینی باوەڕکە ئەوانیش هیچ شتێک لە خۆیەوان نیان کردووە ینی سەیری بابەتەکانیان بکە سەیری شێوەی دەموچاویان ینی هەمووی هەریەکە و دەربڕینێکی جیاوازی هەیە ینی بۆیە ئەو پەیامەند مەسەڵەن بە زۆربەی هونەرمەنداری خۆشمان نیانتوانیوە زاڵ بن لەسەری کاتێک هونەرێکی ڕیالیزمی دەکەن هونەر ڕیالیزمەکەیان با مرۆڤی تیابێ با بتوانیت تۆ منافەسەی فۆتۆگرافیش بکەیت بەڵام دەبێت تۆ مانایەک ببەخشی بۆچی ئەو لاسایکردنەوەی دەکەی مەسەڵەن لاسایکردنەوەیشی کتومت وەک خۆی بۆچی ئەرکی هونەرمەند و ئەرکی هونەر و هونەرمەند تەنیا ئاگادارکردنەوە و پیشاندانی جوانی و ترسە ئەی چارەسەر خۆی وەڵامدانەوەی پرسیارە زۆر ئاسان نییە بەڕای من ینی ناتوانیت ئەو بڕیارە بدەین ئێمە ئێستا ئایا هونەرمەند تەنها چارەخوازە یاخود تەنها کێشەکان نمایش دەکاتن و خەڵکی هۆشیار دەکاتەوە بە درێژایی مێژوو ئەگەر تەمەشا بکەین ئێمە پێم وانییە قۆناغەکانی هونەری شێوەکاری سەرقاڵی ئەوە ببن هونەرمەندەکانیش چارەسەر بدۆزنەوە تەنها لەو چوارچێوە یان لەو بازنەیە سوڕاونەتەوە کە کێشەکان زەقتر بکەنەوە کێشەکان بە جۆری شتر نمایش بکەن کە بخۆیان هەستیان زیاتر پێکردووە بەڵام بۆ مەسەلەی چارەسەرکردن من ناتوانم وەڵامی پرسیارە بدەم یا خود وڵی پەیوەندی بە ئەنی چۆنە گرنگی هونەری شەوە هەیە لەو فەزای کە تۆ نمایشی دەکەیت تا چەندێک بەتایبەت خەڵکی ئاسایی نا بەڵام سەر و ئەوە تا چەندێک تابلۆیەک یاخود وتنی هونەرمەندێک باسێک دەیان وروژێنێ یاخود بۆیان گرنگ دەبێت ڕەنگە لە شوێن و جوگرافیای خۆیدا شتێک بجوڵێنێت بەڵام بۆ ئێرە نازانم خۆی دەزانی چارەسەر لای هونەر نییە بەڵام بابەتەکەوەیە کە هونەر خۆی چارەسەرە
باشە دوو شتی جیاوازن بەوەی کە ئێمە ڕەنگە هیچ کاتێک بەقەت ئێستا مرۆڤایەتی پێویستی بە هونەر نەبێت لەبەرەوەی من پێم وایە هەمیشە بەدیلی ئەو هەندێک دیوە شەڕانگێزیەی کە ئینسان دەستی داوە پێی هونەر باشترین دەرمانە بۆ تیماری ئەو برینە. ڕێک منیش مەبەستم ئەو بوو ئەوە تێبگەم ئایا چارەسەر کووە؟ چارەسەر من وەکوتم چارەسەر هونەر ئەو پرسیارە زۆر دەکرێت لە مێژوش هەمیشە یەکێک لەو بابەتە زۆر گرنگانی کە لە ناو مێژووی هونەرە زۆر باس دەکرێت مبرری هونەر تەبریری هونەر چییە؟ هونەر بۆچی هەیە؟ ینی ئەمە پرسیارێکە کە لە هەر قۆناغێکا بە لە قۆناغە جیاوازەکانی ڕابردووە فەلسفەی ئەو قۆناغی هونەر جوابی ئەمەی داوەتەوە تا ڕەدەیەک بەڵام ئێمە ئێستا لە سەردەمێکی زۆر تازەیین ئێمە لە سەردەمی دوای پۆست مۆدێرنین ئێستا ئیتر تۆزێک هەموو شتەکان ئالۆز بوونە بۆیە ئەرکی هونەریش گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە ڕادەی کاریگەری هونەریش بە هەمان شێوە دیسان زۆر گۆڕاوە. تەکنیک و شێوازی کارکردن و قەبارەی کارەکان ڕێک وایە کە بینەر لە ئامێز دەگرێت ئەم لە ئامێزگرتنە دەرئەنجامە؟ هیوادارم وابێت من وەکو بینەرێک وای بینم من قەبارەم زۆر بەلاوە گرنگە قەبارە شتێکی ئەشوایی نییە لە لای من کە بڵێم ئەوە هەیە با لەسەر ئەوە ئیش بکەم زۆر بە وردی تەعامل لەگەڵ ئەوە یاکەم کە چ قەبارەیەک بۆ چ ئیشێک هەڵدەبژێرم مەسەلەن بە تایبەتیش من زیاتر چەندی ئیمکانم هەبێت حەزم بە ڕووبەری گەورەیە بۆچی بە تایبەتی بوو ئەو بابەتانی کە ئیشی لەسەرەکەم من حەز دەکەم بینەر کۆڵەیە بزر ببێت تا ڕادێکی زۆر لە ناو ئەو فەزای تابلۆیە یاخود بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە من زۆر بڕوام بەوە هەیە کە تابلۆ دەبێت کاریزمای هەبێت تابلۆ بە تایبەتی کە من لەسەر هەندێک بابەتی بەم شێوەی کە دەیبینی تراژیدیا و تەقینەوە و دووکەڵ و جەنگ و ئەوانە ئیشەکەم من زۆر مەبەستدارانە دەستم بۆ ئەوە بردووە کە بینەرێک لە بەرامبەر تابلۆیەکی منە ڕادەوەستێت لانی کەم ئەو تابلۆیە هەیمنە و کاریزمایەکی هەبێت کە چی لەسەر بینەرەکە کاریگەری چۆن لەسەر بینەرەکە دروست دەکات. تابلۆکانی لە ئامێزی گرتی وەکۆی من باسم کرد؟ بەڵێ بەی چۆن جا لەسەر قەبارە دەمەوێت شت بڵێم هێشتا ئەو ویستی شەماڵ نییە بۆ مانایینا زۆر دەبێت گەورەت بێت ینی شتێک نییە باوەڕی پێ دەبێت ئیلان ئەو هابێت بەڵام شوێن و جێوڕێی هونەرمەند ئەوە دەخوازێت ینی کە تۆ تا چەندێک جێگەی خۆتت کردوتەوە خۆی مەسەڵەن قسەیەکی زۆر باو هەیە دەڵێ مەسەڵەن هونەر زادەی سەردەمەکەی خۆیەتی لەو گفتوگۆی کە پێشتر کرا مەسەڵەن لەسەر بابەتی جەنگ و ئەو کاریگەریانی کە ئێستا لەسەر مرۆڤی دنیا و نوێ هەیە مەسەڵەن ئەمە لە مێژوودا بە قۆناغانشدا تێپەڕیوین مەسەڵەن لە سەردەمی داداییەکانەوە تۆ ئەوروپا لە تاریکترین قۆناغەکانی ژیانیاندا بووە لە کاردانەوەی ئەم بارودۆخە ناخۆشە مەسەڵەن ئەو سەردەمەکە هەبووە یاخود سەردەمی جەنگی ڤێتنامە مەسەڵەن هونەرێک دژی ئەو وەکو دەڵێ جەنگ و وێرانکاریانەش هاتۆتە ئاراوە هەرچی پەیوەندی بەو قەبارەی تابلۆ هەیە یەکێکە لە خاڵە گرنگەکان بەڕاستی من زۆر حەز لە ینی زۆربەی هونەرمەندەکان نەک من حەزمان لە ئەوەیە کە قەبارەی گەورە بۆی بابەتەکان بە جوانتر بەردەستە بکەین بەڵام نەبوونی شوێن و لەبوونی کات و ئەوانەش هەموو یەکێکە لەو کێشە و گرفتانی کە بە ئاسان نییە بتوانین هەموو کاتێک تابلۆی گەورە قەبارەی گەورە توانای باشیشی دەوێت ینی هەموو کەسیژەوە دەکرێەوە نەتوانێت دوجار ئەم ترس و دڵە ڕاوکیانە هەر لە ناو هۆڵەکەدا ئامادەگیان دەبێت یان دەبنە پرسێکی هزری و دەرونی من ئەو پرسیارم زۆر پێگرینگە لەبەر ئەوەی بۆ ئەو بابەتەمە کە هونەر تا چەند کاریگەری هەیە لە ناو دنیای ئێمەیە لەبەروی ئەم تابلۆیانە ئەم ئیشانە بابەتی کە من لێرە ئیشم لەسەر کردووە بابەتەکە عامە
بەڵام بەداخەوە کە تەنها ئێمەی کورد لێرە دەیان بینین میلەتێکی بێ کاریگەری لە دنیاە بەڕاستی لەسەر ئاستی دنیا هیچ بەشداریەکمان نییە لە بابەتە گەورەکانی دنیاە کە ڕوو ئەدەن بەڵام لێرە بۆ خۆمان ئێمە دەیبینین ئەوەی کە بۆ من گرینگە کە بەداخەوە ئەوە ڕوو نادات ئەوەیە کە ئەم بابەتە ئەم ئیشانە خەڵکانی دەرەوەی کوردستان بیبینن کە دیسان ئێمەش لەبەر ئەوەی کە ئێستا لە خراپترین دۆخی جم و جۆڵی سەپۆرتکردنی ئیشی هونەری و ئەوەین کە چی ڕوو ئەدا لێرە پیشانی دنیای دەرەوەی بدەین ئەمە من بۆ لای ئەوە بات کە بەداخەوە بایەخی هونەر لە کوردستان تەنها لە لای هونەرمەندەکانن کە خۆیان مەشغوڵ کردووە لەگەڵ ئەو بابەتانی ئیشی لەسەرەکەن نەخێر لەم هۆڵە بچێتە دەرەوە کەسی دیکە ئەم نەتابلۆکانی بۆ گرینگە نا بابەتەکەشی بۆ گرینگە نامێنێتەوە لایک بەڵێ هیچ یعنی ئەوە وا دەکات کە بەڕاستی من زۆر جارەڵێم چاوقایمیەکی زۆری ئەوێت کە تۆ بەردەوام بیت بەڵام یەکێک لەو شتانی منێکێکی خۆمکەوا دەکات کە هەمیشە ئیش بکەم و بەردەوام بم ئەگەر بیر لەوە بکەمەوە من نابێت یەک تابلۆی دیکەش بکەم من تەنها بۆ دەرونی خۆمی شەکەم جار بەجاری ڕوخسەتێک لە خۆم وەرەگرم تابلۆکانم دەهێنمە دەرەوەی ستۆدیۆکەم و پیشانی دەدەم ئەگەرنا ئێمە زۆر باش لەوە لێ بووینەوە کە ئەوەی کە کاریگەری هونەر و ناو کۆمەلگا و چی و ئەوە هەمیشە 10 ساڵ پێش ئێستامان لە ئێستا باشتر بووە دڵنیاشم بەو شێوەیەش بەرداوامە بین لەبەرەوەی من هیچ ئاسۆیەک نابینم لە مەسەلەی ئیدارەدانی هونەر و کولتور لەم وڵاتەیە لەم جوگرافیایی کە ئێمە تایە ئەژین بە پێچەوانەوە هەموو ئەو ڕەوتە دژە هونەری و کولتوریانی کەوا وەکو مۆرانە خەریکی خواردنی هونەر و کولتور و دنیای وێنەن بە تایبەتی وێناکردنن هەمووی لە هەموو شتێک لە خزمەتی ئەوانەیە بۆیە من گەشتبین نیم بە هیچ شێوەیەک نەک بە تەنها بۆ مرۆڤایەتی بۆ ئەوەی کە هونەرەکەشم چ کاریگەریەک دروست دەکات یعنی من بۆی نەبێتە شتێکی کڵێشەیی کە نەخێر هونەر زۆر بێکاریگەریە لەم جوگرافیایە لە دەرەوەی هۆڵەکەش هیچ کاریگەریەکی بەسەر بزاوتی هیچ شوێنێکی ئەم کۆمەلگایەوە نییە ئەمە حقەتێکی تاڵە ئەبێ هەموو کەسێک بیزانێت دوجار سپاس بۆ ئەم تابلۆیانەی کە ئێمە کرد بە بینەری سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بەرنامەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ